45 ڕۆژ و جەژنیش تێپەڕی تاکو ئێستا چارەنووسی موچەی مانگی 5 دیار نییە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بێباکە بەرامبەر بە گوزەرانی خەڵک و وەک هەر موچەخۆرێک تەماشاکاری دۆخەکەیە. موچەخۆرانیش دەڵێن هەرێم پابەند نەبووە بە داواکاریەکانی حکوومەتی ناوەندی تاکو موچە لە بانکە حکومیەکان جێگیر بکرێت. بۆیە بۆتە هۆی بەردەوامی کێشەی موچە. مەسەلەی موچە و موچەخۆرانی هەرێمی کوردستان و ئێستحقاقی هەرێمی کوردستان بەوەی کە هەموو مانجێک کە موچەخۆر دەستی لەسەر دڵی نەبێتن ئەو مانگەدەی ئەو مانگەنەیە ئەو مانگە دوا دەکەوێت 50 ڕۆژ دوا دەکەوێت بڕیارێکی کۆنکریت لەسەر بدێتن و مفاوزات بکە لەسەر ئەمە یان ئەمە بکاتن یان ئەگەر ئامادە نییە داهات ڕادەست بکاتن فەرموو خۆت حکوومەتی خۆت بڕیار بەدەست سیناڵی من بڕیار بەدەستم داهاتێکی زۆر لە بەردەستدایە داهاتی نەوتی داهاتی نانەوتی لە بەردەستدایە فەرموو ئامادە بە بەبێ بەغدا خۆت موچەدا بەش بکە ئەگەر دەتوانی نەداهاتی ناوخۆت تەسلیمەکەن ئەو نەوتەی کە دەشفرۆشێ نەوتەکە بە قارچاق دەڕواتن نا ئامادەشن نەوتەکە ڕادەستی سۆمۆ بکەن کەواتە ئێمە بەم شێوەیە ناتوانین بەردەوامی لەگەر ئێوەدا. وەزارەتی دارایی هەرێم هەموو هەنگاوانەی جێبەجێ کردووە. وەزیری دارایی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم کە لە سەرەتای ئەمساڵ موژدانەی چارەسەری کێشەی موچەی بۆ ئەمساڵدا بەڵام چارەسەرەکە تا نیوەی ساڵیش بڕی نەکرد. بە خۆشحاڵیەوەتان پێ ڕاگەیەنین کە دەرەنجامی مفاوەزاتێکی دوور و درێژ کە ئاخیر جاری ماوەی 10 ڕۆژ لە هەولێر و ئەو 5 ڕۆژیشە لێرە بەخێر شکایەوە و توانیمان ڕێکەوتن لەگەڵ وەزارەتی مالیەی ئیتیحادی بکەین لەسەر کێشەی موچەخۆرانی هەرێم و بگەینە دەرەنجامێک کە بۆ ساڵی 2025 بەبێ گرفت موچەی موچەخۆرانی هەرێم سەرفکرێ توانیمان بەو ئەنجامە بگەین کە ئێستا بە هەموو لایەکی ڕابگەێنین کە بۆ ساڵی 2025 کێشەی موچەخۆران تاوە بوو. هەر بۆیە موچەخۆران بێزارن لەو دۆخەی 10 ساڵە تێکەوتون و پەشیمانن لەوەی موچەخۆریان هەڵبژاردووە و بوونەتە ژێردەستە. بە هەر شێوازێک بێ لە ڕێگای ئەو داهاتە ناخۆیی کە هەیە لە ڕێگای ئەو نەوتێکەوە بە قاچاق دەبدرێ موچەی موچەخۆران دابیم کاتن ناکرێتن بەڕاستی بەو شێوە بێت. موچەخۆران بەڕاستی بێزار بوون بەو دەستی کەوا هەیە. بەڕاستی زۆر جاران موچەخۆر بێز دەبوونی خۆی دەکاتەوە کە موچەخۆرە. ئەو جەژنێکەوە هات بەڕاستی لە لای موچەخۆران جەژن نەبوو نەیتوان چۆن جەژنانەی منداڵەکان دابین بکاتن. یعنی بەڕاستی ئەوە زوڵمێکە دەکرێتن دەوڵەتداری ئەوها ناکرێتن بەو شێوازەی هەموو مانجێک چاومان لە دەستی ئەوە بێ ئەها موچە هات ئەها موچە نەهاتن. ئەو شەڕەی لە ناوچەکە سەری هەڵداوا وای کردووە سەرنج لەسەر کێشەی موچە لا بچێت. موچەخۆران نیگەران و تووڕەن لەوەی حکوومەتی هەرێم کە سەرچاوی کێشەکانی موچەیە بەهۆی ڕادەست نەکردنی داهاتی نەوت و نانەوتیەکان و ئەنجام نەدانی تەوتین کەچی ئامادەش نییە ئەو داهاتە بۆ موچە بەکاربهێنێت و هەمووی دەچێتە گیرفانی حزبەکانی دەسەڵات و کۆمپانیەکانیان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.